ئەم کاتان باش هاوڕێیان بەخێر بێنەوە سەر لە نوێ لەگەڵتان دەبینەوە و هەوڵەدەین ڕووداوەکانی ڕۆژ بەڵام لە چوارچێوێکی بەرفراوان شڕۆڤیان بۆ بکەین. زۆر زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم و ئیتر بەڕاستی چاوەڕێ دەکەم میوانێکی زۆر زۆر تایبەتم بێتە سەرخەت جارێ پێتان ناناسێنم چونکە سەدی سەد نازانم بەڕاستی دەتوانی بێتە سەرخەتیان نا ئەو میوانم لە هەولێرە ئیتر کارەبایان بڕاوە کاتێک کارەباشت ببڕێ ڕەنگ بێ ئیتر بەتاری و یانیش ڕەنگ بێ مەولیدەشی نەبێ ئیتر بە کورتی ئیمکانی ئەوەی نییە ماوەیەکی درێژ لەسەر خەت بێ لە بۆ هەندێ ئیتر تاکید نیم کە ئەو میوانم ئەتوانێت بێتە سەرخەتیان نا بەڵام چاودێری دەکەم بزانم هەر کاتێک هاتە سەرخەت ئیتر هەوڵەدەم بە کورتی پێتانی بناسێنم. زۆر زۆر بەخێر بێن سەر هەردوو چاوم کەیشەیەکی دەنگ و ڕەنگ دەبینن یان نا دەنگەکەم باشە دوورە نزیکە خراپە تکایە بۆم بنووسن تاوەکو دەست پێ بکەین. هەربژی کە کوردۆ شاملۆ بخێر بێ سەر هەردوو چاوم هاوڕێیان دەنگ چۆنە؟ زۆر باشە زۆر زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم زۆر زۆر بەخێر بن هاوڕێیان تکایە لەسەر ئەوانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن هەروەکو هەموو جارێک پێتان دەڵێن دووبارەی ناکەمەوە بڕۆنە سەر کەناڵی یوتیوب لەوێ تەماشامان بکەن و بۆ ئەوەی لە هەموو کاتێکدا ئێمە ناچاری ئەو بەنگەوازیە نەبین تکایە کەناڵی یوتیوبی هیوا خۆشنا و سوبسکرایب بکەن ئەوەی نازانێت سوبسکرایب بکە با لە بەشی چات لە پەیوەندیکە لە ڕێگایەکی دیکەی تر پەیوەندیم پێوە بکە من یارمەتی ئەدەم بەڵام کەم ترخەمی نەکەن چونکە من لە ئایندەدا بە هیچ شێوەیەک لەسەر فێسبوک پەخش ناکەم ئێستاکە پەخشی دەکەم دوای ماوەیەک ڕەنگ بێ هەر بەخۆشم بیبڕم چونکە مادەم فێسبوک دوای 3-4 ساعت لایفەکەی من فڕێ بدا بەخۆم دەیبڕم و بۆ ئەوەی خەڵکەکە پەکی نەکەوێ و لە ڕێگای یوتیوبەوە تەماشای بکەن. هەربژین بخێر بە سەر هەردوو چاوم. بەڵێ هاوڕێیان دووبارە هەر لەسەر ئەو دوو ڕۆژەوە قسە دەکەین کە زۆر زۆر ئاکتوێلن زۆر زۆر ڕۆژانەین ئەویش ڕۆژەوی حەلەبوو ڕۆژەوی ڕاپەڕینەکانی ئێرانە کە ڕۆژهەڵاتی کوردستانی بە تەواوەتی گرتۆتەوە. دەمەوێت سەرەتا شتێکتان لەگەڵ ئەوە بکەم ئێستاکە یعنی ئێمە باسمان کرد کە ڕاپەڕینەکان سەرەتا کەرەکتەرێکی ئابووری و ئۆکۆنۆمیان هەبوو بەڵام زۆری نەخایەن کەرەکتەرەکە بووە سیاسی و استراتیژی و ئەیدۆلۆژی. دوێنێ پەیکەری قاسم سولێمانیان سووتان پەیکەری قاسم سولێمانیان ڕووخاندنی پەیکەری قاسم سولێمانی لەلایەن خەڵکی ئێرانەوە بەواتای چی دێ بەواتای ڕووخاندنی سیاسەتی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خەڵکی ئێران خۆی لە خۆیدا لە 2016ەوە بەردەوام ئیتر ئەم دروشمە بڵاو دەکاتەوە. کاک ڕێژوان حەسەن لەسەر فێسبوک تکایە وەرە سەر کەناڵی یوتیوب تەماشامان بکە. کاک ڕێژوان تکایە لەسەر فێسبوک لا بچۆ وەرە سەر کەناڵی یوتیوب تەماشامان بکەم چونکە لەسەر فێسبوک پەخش نامینی. هاوڕێنی دیکەش تکایە ئەگەر نازانن هەتاوەکو لە ئێستاوە پێتان بڵێن بڕۆ لەسەر یوتیوب بنووسە هیوا خۆشناو لەوێدا بەشی سوبسکرایب کلیک بکە ئەگەر داوای ئیمێلی لێکردی ئیمێلی خۆت دەنووسی و لەگەڵ پاسوۆردەکەی سوبسکرایب بەلاشە بەمانای ئەوە نیە نە لە ئێستادا نە لە ئایندەدا ئەتۆ پارە بدەێ من بەمانای ئەوێ چۆن ئەتۆ پەیجێکی فێسبوک فۆلۆوەر دەکەی لایک دەکەی ئەوەی یوتیوبیش بە هەمان شێوەیە یعنی مەبەست لە ئابوونەکە ئەوەیە تکایە کاک ڕێژوان و هەڤاڵانی دیکە لەسەر فێسبوک سەیرمان نەکەن چونکە لەسەر فێسبوک پەخشەکە نامینێ. بەڵێ هەروەکو باسم کرد لە ئێران ڕاپەڕینەکە ئیتر سەرەتا لایەنی ئابووری هەبوو بەڵام زۆری پێنەچوو زۆر بەپەلە بووە ڕاپەڕینی سیاسی و ئیدۆلۆژی و استراتیژی. دوێنێ پەیکەری قاسم سولێمانیان ڕووخاندنی پەیکەری قاسم سولێمانی
واتایەکی وا دەگەینێت کە ئێمە سیاسەتی ئێران سیاسەتی دەرەوەی ئێران سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێران لەناو دەبین ناڕازین چونکە لە 2016 هەتاوەکو ئێستا خەڵکی ئێران باش دەزانن کە لە سایەی ئەو سیاسەتە خەڵکی ئێران هەژار بووە لە سای ئەو سیاستە خەڵکی ئێران ناتوانانی پێش بکەوێت لە سای ئەو سیاستە ئێران ئابلۆقەی لەسرە و لە بۆ هەندێک دەبێت بە زووترین کات ئێران واز لە لوبناان و یەمەن و عراق و سووریا و هەتا دوایی بێنێ لە بۆ هەندێک ئیتر پەیکەری قاسم سلەیمانیان ڕوخە بەڵام ئەمڕۆ شتێکی کە ڕوویدا ئەمڕۆ ئەزانی چیان کرد خەڵکی ئێران مزگەوتیان سووتاندنی مزگەوت بەرزکردنەوەی ناڕەزاییەکانە تا ئەو پەڕی ئایدۆلۆژیە یعنی ئایدۆلۆژیای کۆماری ئیسلامیان سووتان ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسیان سووتان ئەمە وەرچەرخانێکی زۆر گرنگە لە وڵاتێکی ئیسلامیدا خەڵکی مسلمان ڕنگ بێ ئەو خەڵکە بەخۆ نوێشکەر بن ڕۆژیگر بن مسلمانێکی زۆر پاک بن هەزار جار لە ئیسلامە سیاسیە بێشەڕەفە بازرگانەکانی هەموو جیهان مسلمانتر بن بەڵام هەر بەخۆیان مزگەوتیان سووتان کە بەیەکەوە تەماشایەکی بکەین دەنگەکەتان بۆ بکەمەوە ئەمە سووتانی مزگەوتە سعادەت ئاباد ئەهران 18 دی تەماشاکەن چۆن بەڵێ هاوڕێیان ئیتر بینیتان کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کاک هیوا سەید سەلیم بخێر بێ سەر هەردوو چاوم کاکیوە میوانەکەم کەینێ دێ بەڕاستی نازانم کاکیوە تۆ لە هەولێر ناژی ئەڵێن کارەبا نییە لە هەولێر میوانەکەم بەهۆی ئەوە پەکی کەوتووە ئیتر بەڕاستی پەیامیشم بۆ ناتگوتم ئایا ناتوانێت لە ڕێگای شەحن و بەتاری ماوەیەکی کورتیش بێ سەر کەناڵەکەم نهات میوانێکی زۆر تایبەتە میوانێکە لە ساڵی 86ەوە لەناو سیاسەتدایە لەناو سیاسەتی چەپدایە لە سیاسەتی چەپی کوردستانی گەورەدا جێگای گرتووە ئیتر هیچ کارێک نەماوە وەکو سەربازی چەکداری سیاسی ڕێخستنی دیپلۆماسی و هیچ شوێنێکی دنیاش نەماوە چ لە ئەوڕۆپا بگرێت چ لە هەر چوار پارچەی کوردستان بگرێت چ لە ئێران و سووریا و عراق و تورکیا بگرە نەمابێ ئیتر بەداخەوە ئەو میوانە ئەو شۆکە لە دەست ئەدەم بۆیە ناتوانم ئەوەی بکەم هەواڵین هێژە هون بەخێراتن سەر و سەر چاوان هەواڵین کو لەسەر فێسبووک ئێمە دشۆپینن وەرنا سەر یوتیوب بێ لەسەر فێسبوک پەخش نامینێ بەخێر هاتم سەر و سەر چاوان من نیشانی وەدا کو لە ئیرانێدا ئیدی دەستپێکێ سەرهەڵدانێ ئابووری بوون یعنی دژ بە بازار بوو دژ بە سیاسەتە ئابووری یا ئیرانێ بوو پشت ڕەژنوشکی بە سیاست کەت نافدا و دروشمن بمرە خامینەی ئیساڵ خامینەی دێ بمرە ئیدی هەڵدان لێ دوه شەف هەنێکی چوو ئاستەکی بلند پەیکەرە قاسم سلەیمانی ڕۆخاندن ڕۆخاندنە پەیکەرە قاسم سلەیمانی معنایەکیوی ئیدۆلۆژیک معنایەکیوی سیاسی و استراتیژی پرکور هەیە یعنی سیاسەتە دەرڤە یا ئیرانی سیاسەتە ئیرانی لە ڕۆژهەڵاتە ناوین هەمی شەوتاندن و خستن خوارێ معنایوی ئەوە ji بۆی ku bi sedema siyaseta Îranê li rojhilata navîn xelkê Îranê lawaz dibe xelkê Îranê pêş nakeve xelkê Îranê feqîr e hejar e û xelkê Îranê li asta navdewletî de embargo li sirvan e lê îro di vê saetê de tiştekî dinê çêbû ku li dîroka welatekî musulman çê nebûye musulman bexwe biçe camî mizgeftê bişewtînî li Tehranê êdî dû mizgeft
شەوتاندن ئاگر بەردانێ بە قورعان و بە فەرش و بە هەموو کەلوپەلێن تێدا هەمی ئاگر بەردانێ و ئیدی شەوتاندن یعنی جارە یەکەمینە ئەو معنایەوی چیە یعنی ئیسلامی سیاسی تێ شەوتاندن لە ڕۆژهەڵاتە ناویندا دبک و ئەو کەسێن کو ئەو جامی شەوتاندن پڕانی مسلمان بن نمێژ بکەن باوەڕێوان بە خودێ و بە پێغەمبەر و بە دینێوان ڕاهەبە لێ کارڤەدانێکی وەقاسی مەزن لە دژی ئیسلامی سیاسی هەیە ئیدی وانە ئەو کارە نەکرد یعنی بلا ژواران نەبێژن ئەv زەڵامی ئیسرائیلێنە نەخیر ئەو دبک و هەزار ئیسلامین سیاسی بە شەڕەفتر بن بە ناموستر بن لێ دیسا جامیە ئیسلامی سیاسی شەوتاندن ئیدی ئەوژی بە معنە شەوتاندنە ئیسلامی سیاسی تێ لە هەرێمێ ئیدی کە ئەم وەرن بزانن وەکی دن چ چێ بوو چێ نەبوو چ چێ دەبێت چێ نابێ بەڵێ هاوڕێیان ئیتر تەماشا دەکەین بارودۆخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکی زۆر زۆری گەورەی بەسەدا دێ چ لە سووریا چ لە ئێراندا ئەمانە خۆیان دەبینەوە و پێ دەچێ ئیتر گۆڕانکاریەکان زۆر زۆر پەلەی تێدا بکرێن و کرابێ با سەرەتا باسی ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بکەین دوای سەرکەوتنی مانگرتنە گشتەکەی هەشتی کاندنی دووەم ئەمڕۆ لە نوێی مانگ شەپۆلێکی توندی گرتن و سەرکوتکردن دەستی پێکردووە لە سەقز و مهاباد هێزە ئەمنیەکان و سوپای پاسداران ڕێو شوێنی توندیان گرتۆتە بەر لە چەند گەڕەکێکی مهاباد پێکدادانی چەکداری لە نێوان هێزە حکومیەکان و گەنجانی ڕاپەڕی و ڕوویدا لە سنە باری نائاسایی ڕاگەێنرا یعنی هاتوچۆ لە سنە ئێستاکە قەدەغەیە بەهۆی کوژانی دوو خۆپیشاندەر لە شەوی ڕابردوودا ئەمڕۆ مەراسیمی بە خاکسپاردن یان گۆڕدرا بۆ خۆپیشاندانێکی جەماوەری و دروشمی مەرگبەر دیکتاتۆر لە زۆربەی شەقامە سەرەکیەکاندا ئێستاکە لە سنە ئەم دروشمە دەوترێتەوە کە چۆن ئێمە لەسەر گۆڕستانی ژینە ئەمینی ئەوەمان بینی ئێستاکە دەستنەش ئەمە هەیە لە عیلام و کرماشان یعنی لە ناوچەکانی کوردە شیعەکاندا راپۆرتەکان باس لە دەستگیرکردنی دەیان چالاکوانی مەدەنی و سیاسی دەکەن لە ماڵەکەی خۆیاندا بەڵام ئیتر لە تاران و شارە گەورەکانیش شەڕی شەقام دەستی پێکردووە بۆ نمونە لە زانکۆی تاران خوێندکارانی زانکۆی شەریف و زانکۆی تاران مانیان گرتووە و ڕەتیان کردوێتەوە بچنە هۆڵەکانی تاقیکردنەوە هێزەکانی پۆلیس بە گازی فرمێسکرێش هێڕشیان کردوتە سەر ناوەندی زانکۆکان پاشان مەیدانی ئازادی لە کاتژمێرەکانی کۆتایی ئەمڕۆدا هەزاران کەس ڕژانە سەر شەقامەکان هێڵەکانی ئینتەرنێت لە تاران و دەوروبەری بە تەواوەتی پچڕێن دراون جوولە سەربازیەکان لەسەر سنوور دەستی پێکردووە سوپای پاسداران چەندین یەکەی زریپۆش و تۆپخانەی بەرەو سنوورەکانی هەرێمی کوردستان جوولان تاران هەڕەشە دەکات ئەگەر حکوومەتی عێراق ڕێگە لە گروپە تیرۆریستەکان نەگرێت کە مەبەستی لایەنە کوردیەکانە ئەوە هێرشی زەمینی بۆ ناو خاکی هەرێمی کوردستان دەست پێ دەکات فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران لە ئاسمانی ناوچە سنووریەکانی برادۆست و پێنجوین بە تۆخی بیندران ئیتر لەسەر ڕەوشی ئابووری و سیاسی تەماشا دەکەین بەڕاستی ڕەوشێکی زۆر زۆر خراپ ڕوبەڕووی ئێران بۆتەوە بۆرسەی ئیران ئەمڕۆ بە شێوەیەکی مێژووی دابەزی نرخی تومەن بەرامبەر دۆلار گەیشتە نزیمترین ئاستی خۆی لە مێژوودا ئەمەش تووڕەیی لە خەڵکی ئاسایی لێکەوتەوە کە بە دەست گرانیەوە دەناڵێنن هەندێک دەنگۆ باس لە ناکۆکی ناوخۆیی دەکەن لە ناو سەرکردایەتی سوپای پاسداراندا سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ڕاپەڕینەکە لە سەرتاوە ئەمە دەبینرێ ئەمە لەناو نەک بەتەنیا لەناو سوپای پاسداران لەناو حکوومەتدا هەیە لە ناو دەوڵەتی قوڵی ئێرانیشدا هەیە بەڵام هەتا ئێستا ناوەندی دەسەڵات هیچ نیشانەیەکی پاشەکشەی تێدا نییە
کاردانەوە نێودەوڵەتیەکانیش بە هەمان شێوە لە ئاستێکی زۆر بەرزدان. هەروەکو بینیتان ترامپ پێشتر هۆشیاری دابوو بە هەر جۆرە کۆمەڵکوژیەک وەڵامی قورسی دەبێت بۆ ئێران. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا لانیکەم 56 کەس لە سەرانسەری ئێران کوژراون و زیاتر لە 2000 کەس دەستگیر کراون. ئیتر کورتەی دۆخەکە لە نۆی کانونی دووەمی 2026دا ڕۆژێکی خوێناوی و پڕ لە گرژیە لەناو سەرما و سۆڵێکی زۆر گەورەدا. ڕژێمی ئێران هەوڵ دەدات بە بەکارهێنانی هێزی کوشندا کۆتایی بەڕاپەڕینەکە بهێنێت، بەڵام ئاستی ناڕەزاییەکان لە ناوچە کوردیەکان و تاران بە جۆرێکە کۆنتڕۆڵکردنیان زۆر ئەستەمە. لەو بارەیەوە دەمەوێت ئەوەتان پێ بڵێم، بەڵام بە سەرەتا تەماشا بکەنەوەکو میوانەکەم هاتبێ. بەخوا میوانەکەم نەهاتووە و دەنگیشی نەما. ئیتر ئەمەش وەزعی هەولێرە، پایتەختی هەرێمی کوردستان و دوبەی یەکەمان کارەبای نییە، بۆیە ئیتر منیش گەورەترین زەرەرم کرد. هاوڕێیان لەسەر فێسبوک ئیتر پەخش نامینێ لەسەر فێسبوک بە تەواوەتی دەرکەون. فێسبوک تەمام شت وەرنە سەر کەناڵی یوتوب. بەڵێ ئیتر ڕەوشێکی دیکە مەسلەی ئینتەرنێتە. ئێران ئیتر فێرە بەوەی کە بەردەوام ئینتەرنێت ببڕێ لەسەر هاوڵاتیان. بابزانین سەبارەت بە ئینتەرنێت لە ئێراندا چییە. کاتێک حکوومەتی ئێران ئینتەرنێت دەبڕێت، تاکتیکێک کە زۆر جار لە کاتی نائارامیدا بەکاری دەهێنێت، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی چەندین استراتیژ و بەدیلیان هەیە بۆ یارمەتیدانی ئێرانیەکان تا دووبارە دەستیان بە ئینتەرنێت بگاتەوە. بەڵام دابینکردنی ئینتەرنێتێکی جێگرەوە لە دەرەوە لە ڕووی تەکنیکیەوە کارێکی سەختە و مەترسی زۆری بۆ سەر خەڵکی ناوخۆییش هەیە. ئیتر بە تەماشا دەکەین ئینتەرنێتی ئەڵتەرناتیڤمان هەیە کە پێی دەوترێ ستارلینگ. ڕاستەوخۆترین بەدیلە بۆ ژێرخانی ناوخۆیی ئینتەرنێتی مانگی دەست کرد و چۆنیەتی بەکارهێنانی ئەوێ لە ساڵی 2022دا دوای گیان لە دەستدانی شەهید مەحسا ئەمینی، وەزارەتی گەنجینەی ئەمریکا مۆڵەتی گشتی داشتووی دەرکرد کە سزاکانی سوک کرد تا ڕێگە بە کۆمپانیا تەکنۆلۆژیەکان بدات خزمەتگوزاری پەیوەندی لە ئێران دابین بکەن. ئەمەش ڕێگای بۆ ئێلۆن ماسک خۆش کرد تا ستارلینگ لەسەر ئاسمانی ئێران چالاک بکات. بەڵام لێرەدا کێشەیەکە. ستارلینگ پێویستی بە ئامێری فیزیایی هەیە، یعنی کە پێی دەوترێ دیشی مانگی دەستکرد و ڕاوتەر دەبێت ئەو ئامێرە بە قاچاغی ببرێتە ناو ئێران کە کارێکی مەترسیدارە و گران بەهاشە. هەرچەندە باس لەوە دەکرێت چەند سەد یان هەزار ئامێرێک لە ئێرانەوە چالاک بن ئێستا، بەڵام هێشتا ناتوانین بە میلیۆنان کەس لە هەموو وڵاتدا ئینتەرنێت دابین بکەن. حکوومەتی ئەمریکا پشتیوانی لە چوارچێوەی یاسایی ئەمە دەکات و بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێت بۆ دابینکردنی تێچووی ئامێرەکان و خزمەتگوزاریەکە بۆ چالاکوانانی ئێرانی. و لە هەمان کاتدا ئەڵتەرناتیڤی دووەم VPN ئامرازەکانی تێپەڕاندنی دیجیتاڵ و پرۆکسیەکان. کاتێک ئێران ئینتەرنێت دەبڕێت زۆر جار بە هێواشکردنەوەی خێرایی دەیبڕێت کە بە ئینگلیزی وابزانم پێی دەوترێت ترۆتلینگ یان بلۆکردنی ئاپە دیارەکراوەکانی وەک واتسئاپ، ئەنیستاگرام دەست پێ دەکات، نەک بڕینی تەواوی لە سەدی ئینتەرنێت. لێرەدا بەدیلەکە چیە؟ حکوومەتی ئەمریکا بە پلەی یەکەم لە ڕێگای سندوقی تەکنۆلۆژیای کراوە OTF ملیۆنان دۆلار بۆ دابینکردنی ئامرازەکانی وەک تۆڕ، پسیفۆن و لەنتەرن تەرخان دەکات. و لە هەمان کاتدا سنۆفلیکمان هەیە کە سیستەمێکە لە ناو پرۆژەی تۆڕدا کە ڕێگە بە خۆبەخشانی جیهان دەدات و
وێب گەڕەکانیان بکەنە پرۆکسی تا یارمەتی ئێرانیەکان بدەن سنووری سانسۆری حکوومەت تێبپەڕێنن. کاریگەری ئەمە چۆنە؟ ئەم ئامرازانە لە کاتی خۆڵەمێشیدا یعنی بڕینی بەشێک لە ئینتەرنێت زۆر کاریگەرن، بەڵام ئەگەر حکوومەتی تاران پەیوەندیەکە بە تەواوەتی لە تۆڕی جیهانی واتە گلۆبال وێب بپسڕێنێت ئەمەش کار ناکە و لە هەمان کادا سیاسەتی سوکردنی سزاکان هەیە بۆ چەندین ساڵ سزاکانی ئەمریکا بێ مەبەست ببوونە هۆی ئەوەی ئێرانیەکان بە سەختی دەستیان بە ئینتەرنێت بگات، چونکە کۆمپانیاکانی وەک گوگل، ئاپل و میکرۆسۆفت خزمەتگوزاریەکانیان لە ئێران بلۆک کردبوو بۆ ئەوەی تووشی کێشەی یاسایی نەبن. لێرەشدا بەدیلێک هەیە ئەمریکا سیاسەتی سزاکانی نوێ کردوتەوە تا بە تایبەت ڕێگە بە خزمەتگوزاریەکانی پەیوەندی کەسی بدات. ئەمەش ڕێگە بە ئێرانیەکان دەدات دەستیان بە فرۆژگای ئەپە جیهانیەکان و خزمەتگوزاری کلاود و پلاتفۆرمە نامەبەرە کۆدکراوەکان بگات کە حکوومەتی ئێران ناتوانێت بە ئاسانی چاودێریان بکات و دایان بخات. ئیتر بە گشتی لەسەر ئینتەرنێتی شتێکی وا هەیە ئێستاکە بە کورتی چارەسەریەکەیە، بەڵام چارەسەریەکە بێکەم و کورتی نیە. ڕێگای سەرەکی ئەوەیە کە حکوومەتی ئێران کۆنتترۆلی ژێرخانە فیزیاییەکانی لایە کێبڵە فایبەرەکان و دوگمەی بڕین لای دابینکردنی خزمەتگوزاری ئینتەرنێتە. بۆ دابینکردنی بەدیلێکی ڕاستەقینە دەبێت ئەمریکا بە تەواوەتی ژێرخانی سەرزەوی تێپەڕێنێت. لە ئێستادا ئینتەرنێتی مانگی دەستکرد یعنی ستارلینگ تەنیا ڕێگەی گونجاوە بۆ ئەمە، بەڵام مەترسی دەستگیرکردنی ئەو کەسانەی کە ئامێرەکان بە قاچا ئەم ئامێرانیان پێەیە، ئەو ئامێرانەش لە ئێراندا قەدەغەیە هەتا وابزانم سزای لە سێدارەدانیشی لەسرە گەورەترین مەترسیە. جا تۆ پێویست بە دەیان هەزار بە میلیۆنان ئامێر هەیە کە بگەینە ناو ئێران. خۆی لە خۆیدا ئێستا عراق و هەرێمی کوردستان لەمە زۆر دەترسن. سنووری ئەزەربایجان و ئێران زۆر تۆخ کراوە، سنووری ئەرمەنستان و ئێران زۆر تۆخ کراوە. ئیتر لە بۆ هەندێ بەڕاستی ئەمەش کارێکی زۆر ئاسانیە بۆیە یەک لە چەکە کاریگەرەکان هەتاوەکو ئێستاش لە دەستی ئێراندا بن ئیتر ئینتەرنێتە. با بزانین لە ئایندەدا چۆن دەبێت. میوانەکەم هەر نەهاتە سەرخەت و خەریکە باتری کۆمپیوتەرەکەی منیش دەمینێ و لەسەرەوەم شارژم لەلا نییە بەداخەوە. بەڵێ هاوڕێیان، ئەمە وەزعی ناوخۆی ئێران بوو، بەڵام من ئەمڕۆ بەیانیش باسم کرد. ئەمن وا هەستەکەم ئێرانیەکان بەخۆیان لە ناوە خۆیاندا گۆڕانکاریێک دەکەن، یعنی ڕژێم گۆڕانکاریەک دەکات. ناڵێم گۆڕانکاریەکی زەواهیری دەکات، بەڵکو گۆڕانکاریەکی نیمچە جەوهەری دەکات، بەڵام بەخۆیان ڕێگا لە پێشلایەنێک خۆش دەکەن کە ئەوان دەیانەوێت. مەبەستیان لێرەدا ئەو لایەنە نییە کە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و لەگەڵ دەرەوە نییە. ویانیش بەرژەوەندیەکانی دژی بەرژەوەندی ئەلیتی ئێستای سیاسی نیە. بەڵێ دژی ئەوانەیە هەموو، بەڵام نابێ بەو شێوێش پرۆکسی ئیسرائیل نابێ بەو شێوێش پرۆکسی دۆناڵد ترامپ بێ، بەڵکو دەبێت کاراکتەرێکی نەتەوەی ئێرانیشی هەبێ. ئیتر ڕنگ بێ ئێران بەخۆی ئەم ڕێگایە تاقی بکاتەوە، یعنی ڕێگای کەسێکی ریفۆرم بێنی هیچ دەسەڵاتێکی پێ نەدەی، وەکو پزیشکیان بەڕێ من ئینسانێکی زۆر باشە، ئینسانێکە زۆر هەوڵەدا بەڕاستی گۆڕانکاری بکە، بەڵام هیچ لەدەستدانی هەر بەخۆشییاڵێ هیچ لەدەستدانە. وەرن پێم بڵێن چیم پێ دەکرێتە بیکە، هیچی پۆنە کاکە پارەی پێنادەن، پارەی پێنادەنیتر. لە بۆ هەندێ مەسەلەکە زۆر ئاسانە، یعنی سەختە کە کەسێک بینن کە زەواهیری ئێرانیەکان ڕزگار بکە. لە بۆ هەندێک دەبێت کەسێک بێت کە بە جەوهری بتوانێت دەسەڵاتی هەبێ بەسەر ئێراندا، بەڵام لە هەمان کاتدا ئەو کەسە پرۆکسی لایەنێکی دەرەوە نەبێ، وەکو بنەماڵەی پەهلەوی نەبێ
کەس گروپێک بێ لایەنێک بێ و ئەمە ڕنگ بێ لایەنی سەرمایە بێ لایەنی ئیندوستری بێ کە بتوانن ئەمانە بێنە سەردەسەڵات و سوپای پاسداران وانش دەوڵەتی قوڵی ئێرانی بەخۆ ڕێگەیان لە بەردەم بکاتەوە ڕنگ بێ ئەمە باشترین چارەسەر بێ لە ڕەوشی ئێستای ئێراندا بۆ ئەوەی ڕوبەڕووی شەڕ نەبێتەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئاڵۆزیەکی زۆر گەورە نەبێتەوە لەو بینەدا ئیسرائیل ئەمەی دەوێ نەخێر لە بۆ هەندێک ئیسرائیل ڕنگ بێ هەستی بۆ سینناریویە کرده بێ و لە ماوەیەکی زۆر کووردە گورزێکی دیکە لە ئێران بدا بەڵام بابزانین سیاسەتی ئەمریکا لەو بارەیە سیاسەتی کەمدا و چۆن دەبێت جارێ دیار نییە بەڵێ هاوڕێیان لەسەر ئێران ئەوە بوو ئیدی چیە کاکە فەرهاد ژینا ئەمینی منژی گوتی ژینا ئەمینی مەحسا ئەمینی دوو ناوی هەنە هەردوو ناوژی تێن بەکار ئانین بەێ بەێ مەگوت دیمە لەسەر ئینتەرنێت و سەرهەڵدانێن ئیرانەیە بە درودرێژی ئاخفت لێ هەواڵن هێژا وەکم گوت خودێ بەتاریا منژی وەک بەتاریا میوانێ من لێ هات ئیدی کێم مایە لۆماژی پڕ نەکارم لەسەر بێ مەسلێ بە درودرێژی باخفم لە سووریایدا ئیدی ڕەوش وەک دووە گۆڕتنێکی زێدەنینە شەڕ و پەفچوون بەردەوام دەکەن حتانەها داخیانیان دیپلۆماتیک هەنا ئەو داخیانیان دیپلۆماتیک دەوارێ پراکتیکیدا چواتایی دەگەێنن بەڕاستی هێژی نەخوایەش بووی و لە سەردەما داگیرکردنا ئافرینە سەرەکانی داژی عینی تشت هەبوو عینی تشت هەبوون یعنی حتا لە سەردەما سەرەکانیەدا ینی سەرەکانی دکەوە ڕۆژهەڵاتی فراتێدا و گەرەک تشتێکی وسا چێنە بیە دیسا لە ورداژی عینی تشت چێبوو لە ئافرینێشخوا دەبژێ بەردا مرۆڤ دکارێ بە ئاشکرا کردن مەسلەیە شێخ مەقسوود و ئەلە شرەفیەژی بوی ڕەنگیە و بەشێکی ڤانیەکانە وەک من گوت بەشێکی وی ڤەدیگەڕێ سەر عەقلیەتە مە یا کوردان عەقلیەتێکی خراپە عقلیەتێکی لاوازە عقلیەتە سیاسی یعنی مەترێکی عەردێ لە بندەستێ واندا بە خۆمینە دەولەت دەحەسبینە تو نەدەولەتی تو ئاکتۆرێکی نادەولەتی ئاکتۆرێ نادەولەتی گەرەک بە ئاڤاییەکی جوداتر سیاسەتێ بکات یەک کورد بەردەوام دەوێ نقطێدا خەلەت دکەن مینە دەولەت هەرسوکەوت دکەن لە کوردستانە عراقیجی کرد یا کوردستان عراقی دەرژێ بردا بەریا شەڕی خەندەقی لە نووسێبینێ مە محکەمە چێ نەکردبوو مە محکەمە چێ نەکردبوون لە نووسێبینێ مە لە جزیرێ محکەمە نەبوون مە محکەمە چێگربوون پاشە محکەمەیە شۆڕشێ چا چێ دەبێت یعنی تو خۆ وەک دەولەت دەبینێ و حیسابش دەولەتێکی دنێ ڕەنەکە دەولەتێ دنێژی هەم متفقی ئەمریکایە هەم ئەندامی ناتویە و پشتڕاژی دەبێژە چما دنیا لە کوردان خودی دەرناکەوێت لە سووریاژی بەوی ڕەنگیە خۆ وەک تو خوا وەک متفقی ئەمریکا دەبینی تو متفقی ئەمریکا نی یەک تو پارتنەر یعنی پرۆکسی پارتنەر یعنی هێزێکی تاشەڕۆن تە بەکارتینە و داخوازێکی سیاسیژی هەگەر تو بکەی گەرەک لە گۆڕی وان بە لە گۆڕی تەنەبە لە گۆری ئێرادیات تەنەبە یا دنێژی هەگەر کوتو هاوپەیمان ژیبی تەمام سعودیا و ئەمریکا هاوپەیمان لێ دشێ مرۆڤ ببێژێ سعودیا و ئەمریکا دۆستن نەخێر دۆستانی لە ڕۆژهەڵاتە ناوین لە کۆنژەکتورا هاوپەیمانیە ڕۆژهەڵاتە ناوینیانودا دۆستانی تنەیە کەس دۆستێ کەس نینە حتا متفق ژیبن خۆ کورد متفقی کەسی نینە متفقی ئەمریکا نینە متفقی ئیسرائیلە نینە کورد پارتنەرەکە ji بۆی شەڕێ داعشێ لەسەر عاردێ نقطە خەلاص تشتێکی نینە لێ خۆوەک دەولەت دەبینێ و حتا دیپلۆماسیا خوا لۆبیا خوا سیاسەتا خۆی دەرڤژی مرکزی کریە
مركزي كريا ايدي وحتى اكسنتكي ايديولوجيجي ليدخا من دو رخنيا الهام احمد كركو هفالك مني بريزا از الهام احمد بريا نيزي بريا 25 سالان 25 سال از ناستكم وصالك بيرا ماما او نو كدبو ناو سياستي بيدمي عمري من لنا سياستي نيزي 10 سال بون من الصالكي بيرا ماما يعني هذالكي برباشا هذالكي برهيجايا هذالكي برخوا بيش خستيا لي اف منطق وسالي كريكو اوجي سياسة درفة يك خوا وك دولت ببيني دو خوك هاو بيمان ببيني سي وخوك دوست امريكا ببيني و جبويكو تو خوا وك دولت دبيني شو دولت سياسة درفة احتكار دكي لدست وزارة درفة ده لدست أريتكي تسق تنقدا أوجي وساكريا عيني بيرنك او بزانا چپيات چپيتي انجامي وي چدبه تشتك ناب او مثلا براستي غري كردنا خدا گوتوبيش بك بقى يعني گوتوبيش كرنا في كيجي هنكي تني دسارات دخوازه عقل دخوازه جبكو بارتيان روش هلاتا نافين بارتيان فكرينينه نزيقبوني وان جخلق نزيقبوني كي خرابه شو نزيقبوني كي خرابه بارتيان روش هلاتا نافين بارتيان چكدارن بارتيا چكو خوين وشهيدان بارتيا چكو خوين وشهيدان شو هرسوكف بإنسان دنيا رادكا دو إنسان دنيا راهنا دو إنسان زندي هنا يك إنسان بارتي لي يعني كادرين بارتيانا او لزيرفي دا للود كدا نون رايتيا شهيدان دكا او كس جي خلق دنيا زندي را دبيجا اي كسي زندي تو دينداري شهيد خويني خودا شهيد خوكر قرباني تو هيجي دجي تو لسايا شهيد دجي تاني ريكك هي كتب بجي حتى داوية تو دفي ديني خو بده جبويكو حتى داوي ديني خو بده تو قالك حتى دمري قوداري ما بكي منطق اف به دەوێت دەرێدا پێشکەتن چێنابە ئەو مەسەلە پڕ گرنگە مرۆڤ بە کورایی لەسەر کاراکتەرێن پارتیەن ڕۆژهەڵاتە ناوین ڕاوەستە ڕەخنەیەکی بنیات نەرانە ڕەخنەیەکی دروستکەر پێش بخە لە هەمبەری ڤان پارتیانە کو لە هەرجیەکی مەترێکی عەردێ دکەوە دەستێوان خوا وەک دەوڵەت دەبینن و لە وەردا زەرەرێن پڕ مەزن دکەن لە کوردستانە عراقیدا ژووسەیە خۆ دەوڵەت دەبینی خۆ دەوڵەت دەبینی خود هەمان دەبێنە خوا مەغدوور دەبینێ تو نە دەوڵەتی کی اشتراک گوتێت تو دەوڵەتی کی دەوڵەت دایەتە کەسی نەدایەتە لۆماژی گەرەک تو لە گۆڕی فێ ریالیتێ هەڵسوکەوت بکەی یعنی نابە تو خۆ دەوڵەت ببینێ حیسابێ وی بکەی وەڵڵاهی دوسێ ئارتێشن جودا دەناوە دەوڵەتێ ژمەڕا لازم دوسێ دەوڵەتێن بچووک لەناوە دەوڵەتێ ژمەڕا لازمن و ئەحمەد شەرع نەها دەستێوی زەعیفە کە ئەزێ هەرم ئیمزایەکی پێڕا بکەم و لە ژبووی وێ ئیمزای ژمەڕە دکە ئەزوی وەک سەرۆکی هەموو سووریایی قبول دکەم سەرۆک ئەحمەد شەرع و نەهاژی دەبێژێ ئەحمەد شەرع تیرۆریست چۆ چ دەبوو ئیمزایەتە هەیە کو ئەحمەد شەرع سەرۆکی هەموو سووریایە چۆ تیرۆریستە کی تیرۆریستە کی ئەو گوتن لەتە دکڕە تەدیڤیا وەک خەڵکی سوێدا گوتبە ئەم ئاعترافی بە ئەحمەد شەرع ناکەن ئەف تیرۆریستە هەگەر تە گوتبە وسەیە مادەم تە ئیمزا پێراکریە گەرەک تۆ ریالیتەیە سیاسەتە دەوڵەتێ باش فام بکەی و تو چی وی باش فام بکەی یعنی ئیرۆ چەک دەستی تەدایە نەهەر تشتە ئەو چەک نەتشتەکە من گەلێک جارە میناکێن ئەزەریەن ئیرانی ئانیە ئەزەریە ئیرانی دەدەما ساڵە 1946 چەوە کۆمارە مەی کوردستان هەبوو لە مەهابەت کۆمارە وانجی ئەزەربایجان هەبوو لێ دەرەز ژ دیرۆکێ وەرگرتن گوتن ئەم جارێک ئەمێ کۆماری خۆ هەڵوەشینن ئەم جارێک دنێ کۆماران لەناوە ئیرانیدا چێناکەن ئەم پارتیەن سیاسی ئەتنیکیژی چێناکەن
و ئەم پێشمەرگە و هێزە چەکداریژی دەناوە دەوڵەتە چێ ناکەن و ئەم نابێن ئەم ئەزەرینە ئەم هونژی ئیرانە ئەم دەبێژن ئەم ئیرانی ئەسلینە ئەم ئیرانی ئەمەیە ئەم خودیە ئیرانێنە نەفارس نەکورد نە بەریا هەر کەسی ئەم ئێنەها ئیران ئیرۆکە ئارتیشە ئیرانی دەستی ئەزەریاندایە هەر کەس دەزانێت بازاری ئیرانی و ئابووریژی دەستی ئەزەریاندایە وەک مینە کوردی تورکیا و سووریاژی ئاسیملا نەبوونە یەک ئەزەری ژمڕە بێژە کو لە ماڵا خۆ لەناو جڤاتا خۆ لەناو جەماعەتێ خۆ بە فارسی باخفێ نینە درەوە ئەزەری پرانیەوان فارسی دەزان گەلێکی وان کوردیشی دەزان ڕاستە لێ ئەزەریەکی ژمڕە بینە کو لە ماڵا خۆ بە ئەزەری بە تورکی یعنی ناخفێ بە فارسی باخفێ نینە یاما چون لە بن ناوێ لە بن قلفە نەتەوپەرستیە ناسیۆنالیزمێ پارتیە کوردی چێکردن پارتیە ئەتنیکی چێکردن بەحسا سەرخۆبوونێکردن نە سەرخۆبوونا دەوڵەتەکەی سەرخۆبوونا 4 دەوڵەتانکردن و لە دەرەوە وەقاسی دژین وەقاسی سازی و ئەنستیتۆ و ئەیوان هەیە لێ زمانێوانی دایک ترکیە من چەند ڕۆژ بەریانەها پێکەنۆکە چێکریانی من گوت هەگەر کو ئەردۆغان ڕۆیەکی ببێژێ کە هایدێ ئەزێ زمانێ دایک بدەموە نەهاوشون بە هون گەرەک تەنێ بە کوردی باخفن دێ کارڤەدانە کوردێ باکوور چ بە هەگەر ئەردۆغان گوت ئەس بە شەرتێکی زمانی کوردی سەربەست دکەم دان پێدا دەنم قبول دکەم لێ هون گەرەک بە کوردی باخفن واللهی کوردی تورکیای گەلێکی سەر هەڵدانێ بکەن بێژن باوە کا زمانی تورکی دیسە بدەمە ئەم تشتێکیشتە ناخوازە ئەڤ نە کارڤەدانە ئەڤ نە حانێککردنە ئەڤ نە سڤکردنە لێ گەلێک کورد هێژی وسە دفکرە چەند کەناڵێ کوردی هەنە کو بە تورکی داخفن چەند تەلەڤیزیۆنی کوردی هەنە کو بە تورکی داخفن بەلا تەلەڤیزیۆنەک هەبێ و ژعالیە تورکێکی بە تورک زمانێکیدا بێ ڕێڤە برن پەدەکێ بەرێ ڕۆژنامەیەکیوی هەبوو بە عەرەبی بوو حەقیویە پەدەکە پارتێکی عراقیە دەوێ سیاسەتا خۆ بە عەرەبی پەخشکە لێ عەرەبەکی ڕێڤە دەبرد نەها کوردێمەی باکوور دەڤان سازیەن کو بە زمانی تورکی تێن پەخشکردن شەڕێوانە کی دەوردا جێ بگرێ لێ هەگەر سازیەک زمانی کوردی بێ هەر کەس ژێ دڕەڤە ئەڤ ڕاستیەکە من جارێکی بەرێ بەریە بەلکی 30 ساڵی من جارێکی لە باکوور بە کادرەیەکی ڕانی قاش کرد من گوت قەدەغەیە من حانەکەی خۆ پێراکردن قەدەغە نەبوو من گوت قەدەغەیە تو لەناو جڤات تامە بە تورکی ناخفێ گۆ کیش تەرا گوتیە منژی گوت والله هەواڵ مراد قەرەیەلان وسا دەبێژە من حەنەک دەگوتم من ژ دەوێ مراد قەرەیەلان شتێکی وسا نەبیستم ئێگۆ خودێ هون تورکیە لە من قەدەغە بکەن ئەزێ بڕم باوەڕ بکە لێ بنەرە ئەزەریەن ئیرانێ وسا نەکرد و تشتێکیشی وندا نەکرد زەنگینی هەری مەزنیا ئیرانی ئەون گوندێکی وان نەهات شەوتاندن کەسێکی وان نەهات کوشتن کەسێکی وان برچی نەما و دەوارێ پەروەردە و کللتوری داژی هەر ئاستێوان لە ئاستێ زانینگە هەیە پرپر بلندە لێ لە سووریایە لە عێراقێ لە تورکیایە لە سەردەما شەڕی خەندەقێدا نەها نزانم چەوا دەبە وسا بوو هێویدارم لە ئیرانێ دەمێ پێش وسانە بە گۆڕتنێن مەزن چێ دەبن لێ ئەف گۆڕتنانە بەڕاستی دوێ مرۆڤ باشخوا ژێرا ئامادە بکەن و ئەو گۆڕتنێ لە ئیرانی چێ دەبن گۆڕتنێ پرپر گرنگن لە گۆڕی من بەشێکی گۆڕتنێن کو لە سووریایی چێ دەبن بە تایبەتی عەجەلەکردنا دەوڵەتە تورک کو دخوازە ئیتر بەریاک و لە ئیرانی دەست پێ بکێ لە سووریا جێ لینگی خۆ قایم بکە تەکلیاوی بەوێ یەکێ ڕاهەیە یعنی هاوڕانی بەڕێز مەسلەی سووریا پەیوەندی بە ئێرانەوە هەیە بەڕای من یعنی بە تایبەتیش پەلەپەلەکردنی تورکیا هەم لە جێبەجێکردنی ئیتیفاقی ئازار ئیتر هەم لە جێبەجێکردنی گوایە چەکدانانی هێزەکانی سووریای دیموکراتیک هەم لە پاکردنەوەی کورد
لە ڕۆژئاوای فڕاتدا پەیوەندی بۆەوە هەیە هەرچەندە پاکردنەوەی کورد لە ڕۆژئاوای فڕاتدا ئەوە عقلیەتێکی کۆنی تورکەکانە چ ڕێدایە مفەکرێکی تورکیایە ئەحمەد ڕێدایە چییە چ ڕێدا بوو ساڵە 1930 پارلەمانتەرێ تورکایەژی و یەکی ئیدۆلۆگێکی ناسیۆنالیزمی تورکە ئاڵێتن هەتاوەکو بۆمان بکرێ دەبێ لە ڕۆژ ئاوای فڕاتدا کوردەکان دەربکەین لە ناویان ببین و لە ڕۆژهەڵاتیشەوە هەتاوەکو بۆمان کرا دەبێ ئاسیم لیان بکەین ئەوە سیاسەتێکی کۆنە بەڵام ئێستاکە زۆر ئەمە پەلەیە بۆ پەلەیە لەبەر ئەوەی ئیسرائیل ئیتیفاقی کردووە لەگەڵ سووریا لەو ئیتیفاقەدا تورکیا لەوێ بووە لەو ئیتیفاقەدا هاکەن فیدان لەوێ بووە هاکەن فیدان بینرا و ڕسمی کێشا و بەخۆ لە دوانیدا لەگەڵ ڕسمی لەگەڵ ئەسعەد شێبانی لە پاریس گرت هیچ مناسبەتێک نەبوو کە هاکەن فیدان لەوێ بێ ئیتر لەو بینەدا شەڕەکە ڕوویدا ئەوە بە کورتی مانای ئەوە دەگەینێ کە ئیسرائیل و سووریا و تورکیا ڕێککەوتنەکە چیە باشووری سووریا لە بۆ ئیسرائیلە باکوورەکەشی لە بۆ تورکیایە لە بۆ ئەوەی باکوورەکەی لە بۆ تورکیا بێ تورکیا دەیەوێ عنسوڕێکی دیکە نەبێ کە لەژێر کۆنتترۆلی ئەو دانیە لەوێ وجودی هەبێ لە بۆ هەندێ ئیسرائیل تێدایە و ئەمریکیەکان ئەو کۆبوونەوێ ئەو ئیتیفاقیان ڕێخستوە چێ ڕێکی خست تۆماس بارەک ڕێخست یعنی ئینسان دەبێت لە چوارچێوەی کۆنژکتورەکاندا ڕیالیتی سیاسیە وها تەماشای بابەتەکە بکە ئیتر بەرخودان و مەرخودان لەمە دووە چەند نرخی هەیە یان نازانم چونکە لە سەردەمی ئەفریندا بە ئاشکرا پێتان بڵێن لە سەردەمی ئەفریندا لەلایەک هێزەکانی سووریای دیموکراتیک قبولیان کردبوو کە ئەفرین بدەنە تورکەکان لەلایەکی دیکە قەندیل پێی لە بنزین دەنا دەیگوت لێخە هەڤە لێخە لەو بینەدا 2000 شەڕوان شەهید بوو باشە مادەم دەتانزانی ڕێککەوتە بوون دەتانزانی ناتوان لە قسەی ئەمریکا دەربچن دەتانزانی کە رووسیا یارمەتیتان نادا و لەگەڵ رووسیاش پێشتر ڕێک نەکەوتن لەگەڵ ئەسەدیش ڕێک نەکەوتن ئەو 2000 گەریلایەتتان بۆ بە کوشتندا ئەمانە هەموو ڕخنەی جددین بۆ نێکی بەڕای من بابەتەکە بەو شێوەیە تەماشا بکرێ زۆر باشە ڕاستە ئێستا هەڵومەرجێکی زۆر سەخت لە ئارادەیە خەڵکەکە لە بەرامبەر جینۆسایدکردنە بەڵام واتای ئەمە نییە ئێمە نەتوانین هیچ کات ڕەخنە بکەین خۆی لە خۆیدا بزوتنەوەی چەکداری کوردی ئەو عادەتەشی هەیە هەموو کاتێک ئیتر ماسکەکانی بکەون جلوبەرگەکەی بدڕێ و پێستەکەی دیار بێ چ ڕەنگێکە ئیتر ئەو کاتە بەردەوام ئەڵێ ئێستاکە کاتی ڕەخنینە هەڵومەرج نالەبارە هەڤاڵ شەڕ دەکەن خوین دەڕژێ ڕختکایە ڕەخنەمان لێ مەکەنی باشە کەینە ڕەخنت لێ بکەم ئەتو 40 ساڵە شەڕ دەکەی 50 ساڵە شەڕ دەکەی لە ناو خۆش داوایە لە ناو خۆی ڕێکخراویشدا کاتێک کێشەیەک هەبێ حیزب چ دەڵێ ئەڵێ کێشە دروست مەکەن ئێستاکە کاتی هەڵوێست نییە ئێستاکە کاتی محکەمە نییە هەڵومەرج نالەبارە عینیشتە ئەوە کارکتەری هەموو بزوتنەوە چەکداریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیتر بەو شێوێ تەماشای بابەتەکە بکەین زۆر باشە هاوڕێن پرسیارێکتان هەیە هەڤڵێن هێژە کەسێک پرسیارێکی وی هەیە پرسیارە خۆ بە عەجەلە بنویسن نیشانە پرسیارێژی لەسەر نەبێ ئەز وەک پرسیار نابینم مامۆستا توژ ڕۆژهەڵاتێ کوردستانەیە نەخێر کاک ئەریا ئەز نەژە ڕۆژهەڵاتی کوردستانێمە ئەس خەڵکی شەقڵاوەمە ئەس خەڵکێ کوردستانە عراقێمە یعنی باشووری کوردستانێمە ئەز هەردوویانژی بەکاردێنم ji bo ku bekarhanîna rojhelat û bakur û ew tekiliyaî bi paradîgmeya Kurdan heye ya sala heştê gava ku Kurdistan dixwastin bikin yek parça kîjan partî dixwazin ha Kurdistan bike yek parça na em hemî naxwazin li nava Iraqê de li nava Tirkiyeyê de li nava Îranê de li nava Sûriyeyê de bijîn belê programê hiç partiyekî heye
کو vەیەکی ڕەت بکە و سەرخۆبوونێ بخوازی نەخێر لۆ ماژی لە ڕاستیدا مەسەلەیە باکوور باشوور ڕۆژهەڵات دەوارێ سیاسیدا دەبێژم دەوارێ سیاسیدا دەبێژم بەکارهێنینێکی خەلەتە لۆ ماز پڕ جارنا دەبێژم کوردستان عراقی کوردستان ئیرانی کوردستانی تورکیای هەواڵێمێ باکوور فام ناکەن ئانژی من ڕەخنە دەکەن ئانژی من وسا وەزف دەکەن و ئەس کورد دەکەم ئالیگری ئاسیمیلاسیۆنێمە لە دژی ناسنامەیە تێکوشینە ناسنامەیە نەتەوەیە کوردم نەخێر ئەس نە لە دژی وێمە من 16 ساڵان بە ئەکتیف تێدا کارکردە ئەس دووسێ جاران زێدەتر بریندار بوومە ئەس لە هەر پارچەیە کوردستانێژی مامە لێ ئەس دخوازم هەوڵ دەدەم غوسل لە خۆ دەردەخم غوسل شەوا مسلمان غوسلێ شەیتان لە خۆ دەردەخەن ئەژی غوسل لە خۆ دەردەخەم کو لە گۆڕی ڕێتۆریکە پارتیەن سیاسی و جڤاکێ ناخفم ئەس هەوڵ دەم بەردەوام ئەو سندوقە ڕەش هەیە لە دەروێ سندوقە ڕەش باخفم لۆمە گەلێک جارنا نابێژم ڕۆژهەڵات و باکوور و باشوور بەێ پرسیارێکی وە هەیە هەواڵێن هێژە کالێ بنەڕم هەنێک پرسیار هاتم پرسیارنیان نا پرسیارێکی نابینم نیشانە پرسیار لەسەر نەبە ئەزۆ پرسیار ناخوێنم سامان کۆچەر پرسیارێک بۆ کوردەکان لە ڕۆژئاوا کوردانی دیمەشق و حەلب ناهێنێتە ناو ڕۆژئاوا پرسیارێک بۆ کوردەکان لە ڕۆژئاوا کوردانی دیمەشق و حەلب ناهێنێتە ناو ڕۆژئاوا پرسیارەکەت کاک سامان کۆچە پرسیارەکەت ڕوون نییە مەبەستت چیە یانی لەوە تێنەگەیشتم تکایە ئەگەر بتوانی بەپەلا ڕوونی بکەوە چونکە منیش وەکو میوانەکەم گوتم پاتریم نەماوە کاک تۆڕی کاکیوە لە گۆڕی تا ڕادەستکردنە تاخێن کوردانیان حەلەبێ قوربانیا تاویزە کو جۆلانی دایە ئیسرائیلێ یعنی نابێژم قوربانیا vەیەکەیە کەکێ تۆڕی لێ دەشەرتە و مەرجەکی وسا پێکات بەرێ داژی شەڕ لەوان تاقانەدا هەبوونە لێ شەڕێکی پڕکێم بووە یعنی تو جاران تەدیتە سەرفەرمانداری گشتی یا ئارتێشە تورکایە بچە لە حەلەبێ ڕوونێ کۆردینیا شەڕ بکە تەنەدیتە تەچ جاران دیتێ پێنجی تانگ بە سەدان هەلیکۆپتەرنا لێ درۆنان بشین سەروێ نییە نەبووە دەناوبەرا دووسێ پۆلیسان و گروپەکی هەتەشێ ئانژی ئەو ئۆسۆمۆسێ بەرێ شەڕک دەرکەتە تەقویە ژوانڕە نەهاتیە پشرا ئەو شەڕاتی سەکنان لێوێ جارێ بە پیلانە خوێیەک و حازرتی ژێراکردە دە هەمان دەمێدا کۆنژەکتۆرێکی وسە بەرێدا هەیە یعنی بەرێدا ئەمریکی بە ئاشکرا بە هێزن سووریای دیموکراتیک ڕاگوتیە ئەو بەری ئاوێ نەیاوەیە دەرکەون تشتێکی مەکەن لێ مەزلوم عەبدی بە ئینسیاتیفە خۆڕا چوو یعنی بە ئینسیاتیفە خۆڕا چ نابێژن تەنێ ئینسیاتیفە خۆ MI6 نێو بژیوانی ژێراکردی ئەو ئاگاهی دەستی مندا هەنێ ینی بەریتانیا ئیستخباراتە بەریتانیا ناو بژیوانی کردە ناوبەرە هەتە شێو مەزلوم عەبدیڕا داک و جۆلانی و عەبدی لە هەف بکەن جۆلانی سۆزدا کو لەوێ دەرێ هەگەر کو هێزن قەسە دێڤەکشن ئەو هێزێکی ئاسایش یان یەپەگەیە بەرێ دکارن بە چەکێ سفک لەور بمینن لە هەمان دەمێدا عەبدیژی گوت تو سەرۆکێمەی تۆ ڕێبەرێمەی تۆ ڕۆنیا چاوێمەی ئەی سەرۆک ئەحمەد شەرع و نەهاژی ئەم دەبێژن تێرۆریستە چۆ دەبێەوە تا هەتا دۆ دەگۆ مەسعود بارزانیژی خاینە پەدەکەژی خاینە و ئیڕۆژی دەبێژی کاک مەسعود برایەمەیە دەبژوە تشتانە بەردە دەناوە سیاسەتی دەفات تشتانە بەکار نایە بەکارانین یعنی دەوڵەت باخچەلی بەکارتینە ئەردۆغان بەکارتینە لێ ئەف بە ئاڤایەکی دنێ قوڕنازیان دەکەن ئەف دەولەتن ئەم نەدەولەتن و ئەم نابن دەولەتجی وێ دەمێ خوا بە شەرت و مەرجن کو ji بۆی دەولەتێکی و ji بۆی ئینسانێکی دەناوە دەولەتیدا هەیە لە گۆڕی وێ ئینسان سیاست بکە ji جەناڵ تاڵەبانی را پرسکردن جارێکی لە سیمینارێکی ئەکادیمیکرا گوتن سیاست چییە؟ گۆ سیاست هونەرە
تشتێک یەکو ممکنە پێکوەرێ ئەم سیاسەتە چاوا دکن بە تایبەتیژی بزاڤە ئۆجلانی وسایە و بە سیاسەتێکی ئیدۆلۆژیکە سیاسەتەکە نەدەکارێ بە دەولەت نەدەکارێ بچە ناو دەولەتێ و خۆ بە دەولەتێ ڕە بکێ یەک خۆ بگونجینێ و نەدەکارێت دژە دەولەتێژی بی و ئەو پارادۆکسن پڕپڕ مەزن دە پراکتیکێدا چێ دیکە دە پراکتیکێدا چێ دیکە کو تو ji kesekî re dibêjî xaîn pişt re dibêjî hevalê min e û kesekî mîna Erdogan û Baxçelî çend salan ev yek kirin li Rojhilata Navîn lê bacêwîdan gotin Sîsî qatil e pişt re jî Sîsî bû qirdaş li bacêwîdan niha Sîsî yani heger ku tirsa İsraîlê nebe siyaseta maksimalîst ya İsraîlê nebe Sîsî dostekî mezinî İsraîlê ye bi İsraîlê re îttifaqê nû stratejîk hene denavbera İsraîl û Yunan û Qubrus û Sîsî de îttifaqên mezin hene ku îmarat jî denavda ye yani İran devirda bibûrin Tirkiye devirda zerer kiriye Tirkiye li hemberî îmaratê jî aynî wisa kir zerer kir loma êdî mesele bi wê rengî bê temaşekirin baştir dibe kekê torî gelek spas ji bo pirsiyarê we û di heman demê de em wek min di destpêkê de got em xwe wek hevalê İsraîlê me xwe didî me xwe wek hevalên Emerîka didî di îttifaqên Rojhilata Navîn wek min destpêkê de îttifaqên konjektûrî ne îttifaqên stratejî û hevaltî dostayetî nîne tenê yek îttifaqê wisa heye di navbera Emerîka û İsraîlê de ji xênî wê kes hemû mitefîqên Emerîka dost û hevalên Emerîka nîne Siûdiye dost û hevalê Emerîkayê ye lê dost û hevalê Rûsya û Çînê jî ne wisa îmarat dostê herî mezinî İsraîlê ye lê lê tekiliye navbera îmarat û Çînê çi qasî bihêz yani hevaltî nîne tu ne dewletî ne tiştekî tu dibêjî ez hevalê Emerîka me Emerîka jî hevalê min e ew hevaltî û ew ehbab çaweşî û ew zewaca xeyalî çi ye yani ev li ji derveyê îdeolojî siyaseteke li ser bingeha xeyal tê kirin xeyal 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 di wir de êdî di wir de em zererê dikin belê hevalên hêja êdî ez têm dawiya vê bernameyê wextê min jî temam bû ez bawerim wextê we jî temam bû mixabin îro min nekarîbû mîvanê xwe dawet bikim ka ez lê binerim di demê pêş de mîvanê min tê serxitê an ne di vê navberê de bizanim pirsiyarێkî dinê heye Diyar Emer هەندێک کوردانی بێهیوا بوونە لە مەزلوم عەبدی یانی کار گەیشتە ئەوەی داوای پێشمەرگەی ڕۆژ دەکەن بێتە ڕۆژئاوا بە تایبەتی دوای خیانەتی هۆزە عەرەبەکان لە ئەشرەفیە ڕای تۆ چییە لەسەر پێشمەرگەی ڕۆژ نە پێشمەرگەی ڕۆژ نە پێشمەرگەی قەسەدا نە مەسعود نە کاک مەسعود نە کاک بافێڵ ئەمانە لێدوانەکانیان لە ڕووی سمبۆلیکەوە ڕەنگ بێ ڕاست بێ ڕنگ بێ باش بێ بەڵام هیچ کەسیان ناتوان شەڕ بکەن مەزلوم عەبدی بەخۆشی ناتوانانی شەڕ بکەن لێدوانەکانی مەزلوم عەبدی دیارن لێدوانی نەرمن تێگەی لێدوانی نەرمن و لە ژێر گوشاری جەماوەرەکەیدا ئەو لێدوانەی دەدا سیاسەتەکە سیاسەتێکی هەڵەیە لە مەسەلەی پێشمەرگە و ڕۆژ و ئەمانەشدا بەڕاستی بە هەمان شێوە یعنی نازانم ئەمانە خەیاڵ بەڕاستی کورد چۆن خەیاڵ دەکردن ئیسرائیل هەواڵی منە دەچون کۆڵنێ لە بەرامبەر کلیسایەکدا ئیتر ئاڵایەکی ئیسرائیل و کوردیان لێک دەدا دەیگەی حتا جارێک جوولەکەیەک هاوڕێکی جوولەکە بەمنی گوت وتیوانە مەیمون ئەوانە ئەحمەق ئیسرائیلێک بەمنی گوت بەڕاستی گوتی ئەمانە ئەحمەق یعنی ئەو خەیاڵانە جێبەجێ نابن یعنی شتیوان نابێت سوپای ڕۆژی چی و ئەوەی چی و هیچ کەس ناتوانێت بچێتە ئەو بەری ئایفراد بەڕای من زۆر زەحمەتە چونکە بەخۆی هێزە چەکدارەکان کە ئەمریکا پشتگیریان لێ دەکا هێزی چەکداری کوردینی ئەوە ئیتیفاقێکی کوردی و عەرەبیە اتفاقێکی کوردی و عەرەبیە لە بۆ ئەو بەری ئاوی فراتە لە دژی داعشە نە لە دژی شەڕە ئێستا کە تۆ چۆن ئەچی ئەو بەری
ئەو بەری ئاو لە دژی شەرع ئەو دەکەی شەرع متفقی ئەمریکایە شەرع لە تۆ زیاتر هاوپەیمانی ئەمریکایە ئەوەی شەرع بۆ ئەمریکا دەیکا مەزلوم عەبدی بۆی ناکرێ شەرع ئەتوانێت کۆمپانیاکان بینێ پترۆلیان بداتێ ئەتۆ ناتوانانی شەرع دەوڵەتی لەبەردەستدای حکوومەتی بەزە قانون و پەرلەمانی لەبەر دەستدایە ئاخر ئیمزا ئەو دیکە شەرع ئەتوانی گەڕانتی ئاسایشی بداتە ئیسرائیل تۆ ناتوانانی شەرع ئاخیزەر ئیمزایی دەکا شەرع ئەتوانێت ئەمریکا بێنێتە ناوگەمەکە یان نا تۆ ناتوانێت ڕۆلی تۆ ڕنگ بێ ئەوە بێ بۆ ئەوەی شەرع ڕۆژێک سەرخۆش نەبێ لە خەتی ئەمریکا دەرنەچێ ئەتۆ لە پەنایەک بێرنەوە ئەو پەنایش لەو بەری ئاوی فراتە خلاص برایەوە ئیتر با بیبڕێنینەوە خلاص برایەوە نازانم ئیتر من کەس هان نادەم بڵێم شەڕ نەکەن بڕۆن تەسلیم بن شتیوە ناڵێم من بەڵام ئەڵێم پێشتر دەبێ سیاست بە شێوەیەکی دیکە بخوێنرێتەوە کاک ئایوان یعنی پرسیاری کوردان بەردەوام ئەون گاڤک و هەنگاو دەبن پرسیار دەکەن دەبێژن ما ئەم چ بکەن ما چارەسەری چییە ئاف کاراکتەرێکی سیاسەتمەدارین ڕۆژهەڵەتە ناوینە ji bo ku berê planê wanî stratejîk nîne û eger hebin jî ve xwîndinekî xeyalî ye çawa 15 sal beriyane me digot Emerîka dostê me hevalê me ye İsraîl dostê me hevalê me ye û niha jî gavek ku derket ne hevalê me ye dibêjin mazlûm Ebdî çi bike me kak Mesûd çi bike me kak Bafêl çi bike me kak filan û kak filan çi bike berê wî gerek tu dunyayê nas bikî xwe nas bikî dewlet nas bikî siyaset nas bikî li gorî wê însan ew bike baştir dibe belê hevalên hêja min gelekî dirêj kir pêşa rojê çi bibe kak Arya kes nizane êdî ew girêdayî konjektûran e girêdayî pêşketina ne kam lînkit bo binêrim kak Darayl Vesnêvo kam lînkit bo binêrim têne geştim berastî ser ser û ser çavan hûn bi xêr hatin pirsiyarek maye min birsîv nedabe bawer nakim belam xwe hîç nebêt bîyanûyê PKK bizanim kak diyar rexneyekî kirdiwe belam xwe hîç nebê bîyanûyê PKK namêne eger pêşmerge roj hîç nebêt nexêr kake pêşmergeyên rojî çi kake pêşmergeyên roj li Efrîn hebû kak diyar Umer katê Efrîn dagîr kira heta wekû êsta pêşmergeyên roj û enekese hebû belam çiyan kira توانیان ڕێگا لە بڕینی دارزەیتونێک بگرن توانیان ڕێگا لە ڕفاندنی پیرەژنێکی ئەفرینی بگرن بۆ خاتری خوا هەندێک ئینسان بە ویژدان قسە بکە بە تەنیا پێشمەرگەی ڕۆژ و ئەنە کەسە یەک مافیان پێدرا لە ئەفرین ڕۆژی نەورۆز یەک ڕۆژ بە ئالای کوردستانەوە داوەت بکەن لە پەنای حەمشات و عەمزات لولەی تفەنجی حەمشات و عەمزات لەسەر سینگی وان نەبوو 100 مەتر دوور بوو خلاص برایەوە کاکە ئینسان دەبێ هەندێک ڕابردوو باشتر بەکاربێنێ ویست بەشداری بەرنامەکەم بکەم کاک دەریال ڤەسنێڤۆ بەشداریکردن لەو بەرنامانە بەو شێوەیە نابێت دەبێ پێشتر قسەمان لەسەر کردبێ و ئەمە لە ڕووی تەکنیکیشەوە بەڕاستی لە بۆ من هەندێک سەختە لەوانەیە مرۆڤ لە ڕابردوودا بتوانێت ئەمە بکە ڤیددیۆم هەیە لەسەر کودەتای 16 بەڵێ 2016 وا بزانم ڤیددیۆم هەیە پاشان هەوڵەدەم بۆت بنێرم کاک ببوورە ئاریا ببووری ئاریا خان
لێبوورێن دەخوازم من نەزانی بوو تو ژنی من و سەفام کرد بوو هون تو زەلامی لێبوورینی خۆ دەخوازم ji خانم ئاریا gelek spas tu bixêr hatî ser û ser çavan heva min hêja divê ez dawî lêbînim serê sibê hewl didem serê sibê zû hêjî mela bang nedaye hêjî çûk ranebûne êdî ez ê dîsa layfekî bikim